پلانیتان باش 8 مارس پیرۆز بێت لە هەمووان لە هەموو ژنان و لەو پیاوانەشی کە کار بۆ یەکسانیەکەن لە هەرێمی کوردستان و لە جیهانیش. ئەمڕۆ ئێمە وەکو کەمپەینی ناوی من ناوی دایکمە بە گرنگمانزانی لە 8 مارسە ئەو ڕێکخراوانەی کەیانێ پشتیوانی لە کەمپەینەکە بکەن بتوانن ئەمڕۆ بێن مۆری واژووی کەمپەینەکە بکەن. ئەوەش کە چەندین بڵێن ئێمە بڵاومان کردەوەکو کەمپەینەکە کە لەمڕۆیە دیارە ئێمە هەر ئەوەش بڵێن ینی ناوی کەمپەینەکە لەو کاتەوە هاتکە مامۆستا شێرکۆ بێکەس لە 8 مارسی ساڵانی پێشوە ناوی خۆی گۆڕی لەو کاتەیە بۆ ڕێزگرتن لە ژن و ناوی کەمپەینەکەش لەوە هاتووە کە هەرو داوایەشێ لەسەر کۆمەڵێک کەسانێکی کە بتوانن ناوی خۆیان بگۆڕن دیارەوە یەکێکتر لە پلانی کەمپەینەکەیە بە ناوی دایکیان بۆ پشتیوانیکردن لەو مناڵانەی کە لە ئێستاە بێڕەچەڵک ماونەتەوە و ڕەچەڵێکیان دیاری نەکراوە ناسنامەیان نییە. بەڕێزان ئەم کەمپەینە هەر لە سەرەتاوە ڕاستەکەی لە کاری مەیدانیەوە هاتووە کاری مەیدانی ئەو ڕێکخراوانەی کە ئیشەکەین لەگەڵ ئەو منداڵانەی کە بێناسنامن و بە تایبەتیش ژنانی یەزیدی کە مناڵەکانیان لە دوای داگیرکردنی شنگالەوە کۆمەڵێک مناڵی زۆر لەدایک بوون. ڕاستەکەی ئەمە زیاتر ئەم لە کاری مەیدانیەوە ئەم بابەتە هاتە پێشەوە و جدی تریشکاری لەسەر کرا. لەبەرەوە من لێرەیە بە ناوی کەمپەینەکەەوە ئەم یاداشتێکی کورتەی خوێنمەوە کە بۆ ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان و عێراقمان نووسی وەکو پشتیوانیکردن داواکەن لە بەڕێستان بەدانانی ناو مۆری ڕێکخراوەکەتان بۆ پشتیوانی لە کەمپەینەکە. کەمپەینی من ناوی دایکمە ژنان و مناڵانی عێراق لە کاتی ئاشتی و جەنگدا بێبەشن لە مافی سەلماندنی ڕەچەڵێکی منداڵ و دایک لە کاتێکدا منداڵ و دایک پێویستە سوودمەندن لەو مافەسەرەتایی کە دەبنە خاوەنی ناسنامە و ناسنامەی ڕاستەقینەی خۆیان و پاراستنیان لە پێناو ڕاگررتنی بەڵانسی بەدیهێنانی یەکسانی لە نێوان ژن و پیاودا لە کاتی وەرگرتنی مافی ڕەچەڵێکی منداڵەکانیان بەردەوامی تاوانی دەستدرێژی و توندوتیژی بەرامبەر ژنان و دانپیانەنانی پیاوان لە ئایندەی ئەو منداڵانەی کە نادیار دەمێنێتەوە ڕەچەڵەکان. ماوەی ساڵەکە ژمارێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و پسپۆرانی بواری یاسایی و هەروەها کۆمەڵێک ژنانی پەرلەمانتار لە خوری پێشوو پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان هەستاین بە ئامادەکردنی ڕەژنووسی هەموارکردنەوەی تایبەت بە یاسای کارتی نیشتیمانی عێراقی ژمارە 3 لە ساڵی 2016 ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێکی یاسایی گونجاو بۆ تۆمارکردنی ناوی مناڵان لەسەر ناوی دایکان. بۆ ئەمە بەستەش داوە لە بەڕێستان دەکەین هاوکاری و پشتیوان بن بۆ سەرخستنی کەمپەینی ناوی من ناوی دایکمە کە ئامانج لێ هێنانەدی بنەماکانی دادپەروەری و یەکسانی و پاراستنی منداڵانە لەسەر تاسەری عێراقدا. ناوی ڕێکخەرانی ئەم کەمپەینە ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان، ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی، ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان وەلا، یەکێتی ژنانی کوردستان، ناوی ئەو بەڕێزانش کە لە ناو کەمپەینەکە بوون وەکو کەسایەتی ڕازا مەحموود فەرەج، ڕێزان شێخ دلێر، گەشە دارا حەفید، تەلار لەتیف محەممەد، بەهار منزیر، بەهار علی قادر، شۆخان ئەحمەد ڕەشید، سۆما یاسین، نازە شێروان. ئەمەڵە من ئەمە بە ڕێگاچارە ئەزانم بۆ 4000 مناڵ هەتا ساڵی 2019 4000 مناڵ بە پێی ئاماری وەزیری خارجی پێشووی عێراق لە کۆنفرانسێکی عالەمیە 4000 مناڵ لەدایک بووە لە ئەنجامی شەڕ و ململانێ هەردا ئەژنا کۆمەڵێک لە کێشەکان ململانەکانی جەنگدارەکانی 4000 مناڵ تا ئێستا زیادیشی کردە. تۆرە چارەسەرت چییە بۆ ئەمە؟ ئەمە زیاتر لە 2 ساڵەیشی لەسەرەکەین کەمپینەکە و ڕاوێژی جیاوازمان کردووە لە ڕووی یاساییەوە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی ڕێکخراوەییەوە لە هەموو بابەتەکانەوە لێکۆڵینەوەمان لەسەری کردووە گەیشتنەوە ئەو قەناعەتی کە بۆ ئێستای ئێمە ئەمە باشترین ڕێگە چارەیە.